ئێمە بە تەکید لەم ئیشەیە ناتوانین بە یەکێک بڵین وەرە توخوا تۆ سیاسی بە وەڵا لەبەروی ماشەڵڵا سەر و هەیکەلت زۆر جوان ناتوانین وەکو جاران بڵێن تخواوە عەمامەی زۆر گەورەیە و ماشەڵڵا زۆر بە هەیئەتە و ڕیشی پڕۆ تخوا ئەو بخەنە پێش دوای کابرای بەرامبەر ئەڵێ لەقەد ئانە الأوان لأبي حنيفة أن يمد رجليه ئەمە نوکتەیەکی خۆشە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێڵێن لە مزگەوتی کوفە دانیشتبوو دەرسیەوتەوە یەکێ هاتە مەجلیسەکەوە سەلامێکی چوارشانەی گەورە و قەبە ڕیشی پڕ عەمامەی گەورە هەیبەتی واکە ڕێزی لێ بگری ئیمامی ئەبوو حەنیفەش لەسەر ئەژنۆ دانیشت و شەرحی دەرسەکەی کرد و زۆر سام و هەیبەتی و کابرای چووە دڵەوە دوایی باسی دوورکە نوێژی زوحای کرد باسی یەکێک لەو نوێژانەی کرد ئیمامی ئەبوو حەنیفە کابراش پرسیوتی ئەمە پێش نیوەڕۆ کریا دوای نیوەڕۆ ئیمامی ئەبوو حەنیفەش کە سەیری کرد ئەم جسم و هەیکەلە عەقڵێکی وە بسيط ساوي الكيتيايا فرمي لقد آن الأوان لأبي حنيفة أن يمد رجليه نكاتي وهاتوا أبو حنيفة قاتل راجش كلوا قم كش ملا كردي ولا ترساوا مزاني معالمي زور جولي كتي بهمو عقلي واليوم برسل نوجي صحا بيجني ورو يا دويني ورو كره خوي بوي بيو تري صحا يعني تشتنقاو جاو طبعا بعربية كلا بروي يستكي جرمو نمت نوجي تشتنقاو كابرا نوجي تشتنقاو شرحك يعني ساعات دو يعني ضايكي كي سيكوني ولا ايما بون من نوجي نيورو يتشي ولا نوجي تشتنقاو قربان دويني ورو كريا بيش فرزيني ورو